بە شێوەیەکی گشتی چەند ناوەند هەیە بۆ دەنگدانی تایبەت لە سەیمان؟ 82 منکەی دەنگدان واڵاکراوە بە ڕووی هەزەمنیەکان بۆی کەم ڕۆپۆرسی دەنگدانی تیاجا من کەسێ ساڵتەوەش بەزگە لە خۆیگرێ. ئەمڕۆ چەند کەس زێرە دەنگ دەدا لە ناوەندیش لە دوانەوەندی شیری؟ پێی ئەوداکە پێم وابێ 1200 دەنگ دەرەشتێکی وایە، بەڵام بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای سلێمانی 8540 ئەتوانێت پرۆسی دەنگدانەکە ئەنجام بدەن. باشە کاگامان زۆر بازەوە دەکرێت لە ساڵانی ڕابردووش لە دەنگدانەکانی پێشووتریشە کە چاودێریەکی چڕ و پڕی ناوەندەکانی دەنگدان هەیە، بەڵام هەندێک جار لایەنەکان نیگەرانی دەرەبڕێن، باز لە تەنان ڕۆڵی کۆمیسیۆنیش دەڵێن وەک پێویست نەبووە. ئەم جارە چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەو قسانەتان پێنەوتێ یان ئەمە بەجۆی لە جۆرەکان کۆنتترۆل بکرێت؟ ئێمە بەردەوام کارمان کردووە بۆەوەی کەوا پرۆسی دەنگدانەکە بە شێوەیەکی ڕێک و پێک و نەزیه و پاک و بە شێوەیەکی شەفافیت بەڕێوە بچێت. دیارە هەموو ئامادەکاریەکمان کردووە، ڕێژەی دەنگدەرانی تایبەتمان کەم کردوێتەوە بۆی کە زەخت و فشارێک دروست نەبێت لەسەر وێزەکانی دەنگدان. هەر وێزگای 300 دەنگ دەردەنگی لێیە کەمە جیاوازە لە دەنگدانی گشتی کە 550 دەنگ دەرە، بۆیە ئەتوان بڵێن هەموو ئامادەکارەکان بە ئاراسی بێت کە پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوو بڕاوەڕێەوە. وا بڕیار بوو سەعات 7 بەیانی دەست پێ بە دەنگدان، سەعاتێک دواکەوت، لە ئێوارەیە هیچ کاتێک درێژەکەنەوە ئەمڕۆ بە هیچ شێوەیەک دوانەکەوتووە. کاژمەر خەڵک دەنگیدا، کاژمەر حوتی سەر لە بەیانی خۆتان نەزانن هەموو ئامێرە ئەلکترۆنیەکان ڕاپۆرتی تایبەت بەخۆی هەیە بەپێ ڕێنمایەکان و ڕێژۆنەکانی کۆمیسیۆن. ئەمانە ستافی ناو مەحەڵەتەکە ئەبێ ڕاپۆرتان چاپ بکەن، پاشان پێشوازی لە دەنگدەرانەکەن و پرۆسی دەنگدانەکە ئەنجامێن. ئەو کاتێک کە هەیە بۆ پرۆسی دەنگدانەکە بە تەواوەتی ئەتوان بڵێن کاتێکی زۆر باشە، هەموو دەنگدەران توان بە پێکێشە پرۆسی دەنگدانەکە جێبەجێکەن. هیچ کاتێک درێژەکەنەوە ئەمڕۆ؟ نەخێر، ئامێرەکان خۆکارانە کۆتایی بە پرۆسی دەنگدانیان سەعات 6. بەڵێ